سڵاو ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری بۆ جێبەجێکردن لەگەڵتانم. تەوەری بەرنمەی ئەمجارەشمان تەوەرێکی گرنگە، ئەویش گەنج و گۆڕانکاری لە کۆمەلگادا و بۆ ئەم تەوەرە زۆر بەڕێز ئاسۆی مەلا سدیق لە ستۆدیۆی دەستگای میدیایی کەرکووک میوانمانە کە بەڕێزیشیان هەر لە گەنجیەوە لە ناوکاری ڕێکخراوەی بووە و لە ناوکاری ڕێکخراوەی ژیانی خۆی بەسەر بردووە. بەخێر بێی کاگاسۆ. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم پێناسەی گەنج بە شێوە گشتەکەی بەچێ دەوترێت گەنج؟ بەڵێ لە ڕاستیە گەنج بەگشتی ئەگەر بێت و وینی بکەیت تۆمانە پێناسەکانیانی چی لە کۆمەلگاکانی ئێمە یان لە کۆمەلگا پێشکەوتۆکان یان تەنانەت لە ڕێکخراوە جیهانیەکان بۆ نمونە لە نەتەوە یەکگرتووەکان یان لە ئەو ڕێکخرا و جیهانیەکان یا عەرەبیەکان و ناوچەیەکانیش زۆربەیان تقریبن پێناسەیان ینی نزیکە لە یەکەوە 100% شۆک و یەک نەبێت بۆ بابەتی گەنج. بەعام یانی لە 15 ساڵ بۆ 25 ساڵ بە گەنج حسابەکرێەوە، هەندێکیان لە بڵێن تەمەنی زیاتر بڵێن لە 16 و 17 بە گەنج حسابی ئەەکەن هەتاکو دێتە سی. بە تێک ڕاتوانین بڵێن گەنج بەو کەسە ئەوترێ کە تەمەنی سەرەتایی گەنجێتیەکەی لە 16 و 17 ساڵ واگە تەمەنی یاسایی بگرینە لە وڵاتی خۆمانە لە 18 ساڵەوە ئەو تەمەنە یاساییە و پێشەوە شەر بە گەنج حسابە، بەڵام ئەو تەمەنە یاساییە تاکو دێتە 30 بۆ 35 ساڵ. ینی ئەمە توانیت لە چوارچێوەیەکیان لە قالبێکە دای بنەی کە ئەمانە گەنجن، بەڵام بە زۆربەی ڕێکخراوە جیهانی و یەکان تەمەنی گەنجیان تا 25 ساڵ و کەمتر لە 30 ساڵ حساب کردووە. زۆر باشە بەڕێزاسۆ، ینی باسیەوەت کرد گەنج کە تا 25 ساڵ حسابیان کردووە، بەڵام لە هەندێک پێوەریشە تاکو 40 ساڵیش هەر بە گەنج هەژمار دەکرێت. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ ئێمە بێ لە دوو ڕووەوە مەسەن باس بکەین. لاینیچان فسیۆلۆجیایی لە ڕووی جەسەدی و جسمی ئەمانەوە دیارە گەنج ئەو کەسانە ئەوترێکە ئەوە خۆشمانەڵین لە هەڕەتی گەنجیە لە هەڕێتی لاوێتیەوەمانە و بۆ تەمەنێکی دیاری کراوەمانە، بەڵام لە پاش سی بە دواوە لە دوای 35مانە ئەی وردە وردە و تەمەنە بەرەو پێشە ڕوات و ئەچێتە قاڵبی وردە وردە بەرەو کامەڵبوونە ڕاتوەوانە. لەبەرەوە بە دوو ڕوو ینی ئەمە ئەبێ ئینی بۆ بکەین. هیچیان ئەوەی لە ڕووی جەستەیەوە کە باسم کردەوە بە گەنج حسابە کە جەستەی پتەوە و توانای هەیەوەمانە کە دیارە حەزەکەم لە سەرەتا شەوری شارت بۆ و دەمەر کاتێکە وشەی گەنجمان بەکار هێنا گەنج بە بێزی ئاوازی یانی نێوان کچ و کوڕ یان ژن و پیاو، ینی ئەمە کە قساکەین بە گەنجانی کچانیشمانە کاڵین گەنج ئەوان لی بەدەر نین، ینی ڕەگەزیمێ لی بەدەر نییە و ئەو گەنجە بەس بۆ کوڕ نییە، چوشی زۆر جارم دەستەواژەیە کە باسەکرێت و کەی نەکرێت ئەخرێتە بەر قسە و لێکۆڵینەوە زیاتر مەسەلەن ئاماژەکان ینی بۆ ئەوە ئەسن گەنجان بەس کوڕان بن یا بەس پیاوان بن، بەڵام لە ڕاستیە گەنجان کوڕان و کچانن، چوچی ئەم دوو ڕەگەزە بەیەکەوە ینی کۆمەلگاش پێکەهێنن و ئەوانەی پێشی کە یان ئیستا کامەڵ بوون یا پیر بوونە پێشترەوانیش گەنج بوون کە پێکاتون لە دایکان و باوکانی ئێمە یان ئێمە ئیستا خۆمان لە تەمەنیەکەین خۆمان ئێمە باوکین و دایکێکش لەگەڵ ئێمە مناڵبڕێەوە. جامە لە ڕووی جەستەییەوە یان لە ڕووی فسیۆلۆجیەوە بینە سەر لە ڕووی ئایدۆلۆجیەوە ینی لە ڕووی بیر و فکر و ئەمانەوە ڕەنگە خەڵکێک هەبێت لە تەمەنی 6 ساڵ 70 ساڵ و ببانتریش، بەڵام بیری هزری لێکدانەوەکانی گەنجە ینی پیر نەبووە پەکی نەکەوتووە لێ نەکەوتوە. مەسەن بۆ نمونە خەڵکمان زۆرە، بەڵام ڕەوانی شاد جەنابی مام جەلال مەسەن لەو تەمەنە بوو، تەمەنێکی گەورەیشی هەبوو، بەڵام کە تۆ لەگەڵیدا ئەنیشتی من چەند جارێک گانی بە دیدار و خزمەتی شاد بوومە لە چەند جارێک لە دانیشتیانی هەستمان کردووە ئەو لە ئێمە وزەی زیاترە، هەستمان کردووە بیرکردنەوەی فراوانترەیان کراوەترایان گەنجانەترە، یای ئەو لەو تەمەنە گەورەیە شابوو کێمانی جا شەرممانە کرد کە مەسە مناقەشەوەین لەگەڵا بکەین، بەڵام بەو تەمەنەوە مەسە هەر گەنج دیار بۆمانە. بۆیە مەسەلەن زۆر جار لە ڕووی بیر و هزرەوە یان لە ڕووی ئایدۆلۆجیێتەوە خەڵک بە گەنجی ئەمێنێتەوە، ینی ڕاستە لە ڕووی جەستەی و تەمەنەی بابەرە و پێشۆمانە،
بەڵامەر بە گەنجێمێنێتەوە و ڕەنگەم نمونانە زۆر بن مەسەن بۆ خۆشم ێستا گەشتمەتە تەمەنێکی معەن بەڵام خۆم بە گەنج دەسانم لە زۆر جێگای پێم بەڵێن حاجی یا لە شوێنان هات چووەکەم جا خۆشەر نییە بەڕێز ئاسۆ ئەوەی حەجی کردێ گەنج حاجی وەڵام خۆم بە گەنج دەزانم هێشتا کە تەمەنم لە سەروی 50 وات تەمەند درێژ بی. پرسیارێک ئاراستی بەڕێزت دەکەم تەبینین لە وڵاتانی ڕۆژاوایە لە وڵاتانی کە پێشکەوتون تەواوی ئەو پێشکەوتنانەی کە هەیە لە دنیای مۆدێرنەدا لە سەردەستی گەنجەکان دروست بووە. ڕۆڵی گەنج لە پێشخستنی وڵاتدا بە تایبەتی لە وڵاتێکی وەکو وڵاتی ئێمە کە لە عێراق و هەرێمی کوردستانی پڕە لە کێشمە سیاسی ڕۆڵی گەنج چۆن دەبینی لە پێشخستنی وڵاتدا؟ دەستخۆش بێ سپاس بۆم پرسیار لە ڕاستیا بوو سەرەتا ئاماژەشمان بۆ بکردایە دیارە و گەنج یانی سەرمایەیەکی گەورەی وڵاتانە میلەتانە و گەنج ینی هەموو گۆڕانکاریەکان گەنجەیکا یا گەنج جێبەجێ ئەکات و گەنج ئەگەر تۆ وڵاتێک ینی بەوە بناسرێتەوە کە دەوڵەمەنە لە ڕێگای ژێرزەویەکەیەوە لە ڕێگای کانزا و ئەو سروشتیانی کە هەیەی ینی بۆ نمونە ئێستا لە عێراقا مەسێمە نەوتمانەیە غازمانەیە چیمان هەیە عێراق وڵاتێکی دەوڵەمەند داگەری دارێکی ڕێکوپێکی هەبێت یا هەرێمی کوردستانیش ئەمە ئەگەر سەرمایەکەی ئەم وڵاتە و دەوڵەمەندی ئەم وڵاتە بە ژێرزەویەکەیەوە بێ یان بەو مادە خاوانەوە بێ کە لە ژێرزەویەکەیە هەیە سەرزەویەکەی بە گەنج پێوانە ئەکرێ یا بە گەنج هەڵ ئەسەنگێنرێت کە ئەم وڵاتە وڵاتێکی ینی خاوەندە سوبازووە وڵاتێکی بەهێزە وڵاتێکی دەوڵەمەنە لە ڕووی توانایی بەشەری مرۆییەوە کە ئەویش بە گەنج پێوانە ئەکرێ ئەگەر ڕێژەی گەنج ژمارەی گەنج تواناوینی گەنج لە وڵاتەکەیە زۆر بوو یان لە ڕێژە تەبیعی و سروشتەکانی خۆیان بوو ئەو وڵاتە بە وڵاتێکی گەنجە ژمارەکرێەوە بە وڵاتێکە ژمێرەکرێکەوە مەسەر توانای داهێنان توانای پێشکەوتن توانای پەرەپێدان و تەتویرکردنی خۆی هەیە بۆیە مەسا و گەنج ینی لە ڕاستی شایانی ڕەنگە ئێمە لە بەرنمەیەک نتوانین یان بە دوو بەرنامە و من بەڕای خۆم پێم وایە ینی ئەم بابەتە زۆر زیاتر هەڵەگرێ قوڵتر هەڵەگرێەوە ئەوە هەڵەگرێ مەسان خەڵکانێکی تریە کادیمی بێنە سەر خەت بۆ ئەم بابەتە و ینی بەحسیان هەبێت زۆر باشە بەڕێزاسۆ تا ئێستا دەسەڵاتی سیاسی یا وڵات لە ڕۆکارژێڕێکەوە توانیوێتی ئیسفادە لەو داهاتە مرۆیە بکە کە پێی دەڵێن گەنج ئەگەر ئیسفادەی کردووە کوا بەرهەمەکەی ئەی بۆ هەموو گەنجەی ئێمە نائومێت بووە بەداخەوە لە وڵاتی ئێمە مەسەلەن نەتوانرا وەکو پێویستنجا بەهۆی پاشکەوتنی ئەم وڵاتی ئێمە خۆی بێ کۆمەلگاکەمان کە کۆمەلگایەکی پێشکەوتونە بۆ بە تایبەتیش ئێمە وەکو کورد پێشتر ویانی بە درێژایی مێژوو داگیرکرا بووینەوە لە چەند ساڵێکی کەمایە ئێمە ئازادی و ئەومان بینیوەمانە لەبەرەوە تاکو ئێستاکە ینی بە بڕای خۆشم وا بووە ینی هەوڵدراوە دینی زۆر کراوە بەڵام لە ئاسی پێویستانیە نەتوانراوە بۆ نمونە بڵێن ئەم گەنجانەی ئێمە بەرهەم بهێنرێن ئیسtismار بکرێن بەکار بهێنرێن لە بوارەکانی جیاواز ینی لە بواری زانستی لە بواری پەرەپێدانی مرۆیی لە بوارەکانی ینی هەموو بوارەکانی زانست کە ئەڵێ مەسەن لە مەزالی هەندەسە فەلسەفە تۆب مەسەلەن بۆ نمونە اقتصاد لە هەموو بوارەکانە نەتوانراوە ئەم توانە مرۆیە ڕاستیەکەی بەداخەوە پێشم خۆش نێواڵم ئێمە زیاتر گەنجمان بەز لە کاتی شەڕاب ینی بەکارهێناوە شۆڕشەکانی ئێمە گەنج ڕایپەڕانەوە گەنج جێبەجێ کردووە هەموو سەرکردانی ئێستابینی کە بەشێکیان پیر بوون و چوونە تەمەن و ئەوانە لە ڕاستیدا لە سەرەتای شۆڕشامانە گەنج و لاوێکی تازە هەڵچوو تەمەنیان لە 20 بۆ 25 ساڵ تێنەپەڕیوە و خەڵکێکی زۆری شیان بوون بە قوربانی و شەهید بوون لەو پێناوەیە و لە پێناوی ئەوەی ڕزگاری نیشتیمان وانە دامە چی ئێمە چی لە عێراقی شایان ئەلم ئێمە لە کەرکووکی نێستاکە لە وڵاتی خۆشمانە بەهۆی زیندانکردنەوە بەهۆی یاعدامکردنەوە بەهۆی ینی جۆرا و جۆرەوە و بەهۆی مەسا و شەڕانەی سەردەمی نظامی گۆڕ بە گۆڕ سەدام حوسێن شەڕی عێراق ئێران شەڕی کوێت و شەڕی عێراق لەگەڵ کووردا و بەردەوامی شۆڕشەکانی ئێمەش و بە بەردەوام ئەم شۆڕشانی ئێمەش گەنج تایە کارا بووە و گەنج بوون ئەوانەی کە لە ڕاستیە
دەیانتوانی مەسەلەن گورز یان زەربەی عسکەری یان سەربازی لە ڕژێمی ئەو کاتە بدەنەوەمانە هەموو ئەمانە کشتی کەرەسەکەی گەنج بووە هەر هەمووی کەرەسەکەی گەنج بووە و ئەم گەنجانەی ئێمە ئەگەر بە هاتایە و شەنسی ئێمە وەکووەنێ لە وڵاتانی تر وایە کە وڵاتێکی مستەقر وایە ئێمە سەر بەخۆ بووینە ئازاد بووینە ئەمانەم گەنجانەی ئێمە لە زیاتی ئەوەی لە شەڕ و کوشتار و لەم ئینانە ژیانیانیش بەختکەن ئەو کاتایان توانی مەسەرەن ئەو توانا و وزەی کە هەیەە بۆ خۆشگوزەرانی چی خۆیان و کۆمەلگاکەمان و میلەتەکەمان بەکاربێنن هەریەکە لە بواری خۆی و هەریەکە بەینی خۆیەوەمانە زۆر باشە بەڕێز ئاسۆ من دەمەوێت پرسیارێ بکەم مافی گەنج دابینکردنی مافی گەنج ئەرکی دەسەڵاتە وە دواتر ئەرک بەسەر گەنجانە تا بەش بکرێ بە شێوەیەکی عەدالەت ئایا تۆ لەم وڵاتە ئەوە دەبینی لە ڕووی ماف و ئەرکەوە لە ڕاستیدا ینی هەوڵ دراوە محاولە کراوە ڕەگە زۆریش محاولە کرابێتەوەمانە بەڵام نەتوانراوە بکرێ بە تایبەتی نەتوانراوە مەسەلەن یەکسانیەک یانەوە لە عەدالەت دادپەروەرێکی وا هەبێت مەسەلەن فرسەت هەبێ بۆ گەنجانی ئێمە لە ڕووی دامەزرانەوە لە ڕووی هەلی کارەوە لە ڕێمەوە لە دوای ڕاپەڕینەوە زیاتر مثل گەنجانی ئێمە بە لێشا و ڕویان کردووەتە بارەگا حیزبیەکان و ناو حیزبەکانە بەشێکیان بەهۆی خولیا و حەز و هەستی کوردایەتیەوە بەشێکیان بەهۆی هەوڵدان بۆ دۆزینەوەی ینی وەکو هەلی کارێک ینی تەمەشای کردو چی موچەی هەبوو بژێوی هەبوو ئەمانە ینی هەموو ئەمانە نەچۆتە ئەو چوارچێوەی کە بڵێ تمۆحی گەنجی ئەمە ئێستاکە و ئەبینین ساڵانە بە هەزارها گەنجی ئێمە تەخەڕوجەکە کچان و کوڕانی ئێمە دەرئەچن لە زانکۆکان لە پەیمانگاکان خوێندنیش تەواوەکەن بەڵام ئەو هەلوو فرسەتی کارێشیان بۆ ناڕەخسێ کە لە بوارەکەی خۆیانە کار بکەنەوەوانم بۆیە مەسەلەن ئەبینیت سەرەکی گەنجی ئێمە هەندەسەی تەواو کردووە ئیدارە اقتصادی تەواو کردووە یاسای تەواو کردووە یان هەر بوارێکی تری تەواو کردووە ئەبینی سیرەکەی لە شوێنی گشتیا کارەکە وە کارکردن عیبیش نییە و من هانی هەموو گەنجێکە دەم ینی ئەگەر لە بوارەکەی خۆی شەکاری دەست نەکەوت لە هەر شوێنێکی تر و لە هەر کینێکی تر لە کاری سربەست و ئازادەوە تەبان بگرێت تا کۆچتە کۆمپانیاکان و حکوومەت و دامەزراندن ینی هەر کارێک بێ بیکا بێکاردانە نیشێت تووشی ئینسان کە بێکار بوو بێ بەرهەمە بێکە بێ بەرهەم بوو خۆی مەسەلەن لە خۆی وردە وردا پوکێتەوەمانە لەبەرەوە هەر کارێک بوو بیکات تەنانەت ینی ئەگەر کەسێک بۆ نمونە ئەندازیارە ئەندازیاری تەواو کردووە لە هەر بوارێکی ئەندازیاری شایە ئەگە هەلی کار فرسەتی کاری بۆ نەڕەخساوە لە هەر شوێنێ لەو شوێنانی کە شیاو بەخۆی و گونجاو بێ لەگەڵ شەهادە و بڕوانامەکە بەڕای من بچێت ئاوفرۆشی بکات لە بازاڕەکان لە جادەکان لە شوێنەکان ئاوفرۆشی بکات بەڵام چاوی لەوە نەبێ داوای هاوکاریان یارمەتی بکات لە کەسێکیان لایەنێک یان ڕێکخراوێک کۆمانە لەبەرەوە زۆر باشە بەڕێز ئاسۆ باسی کاری ڕێکخراوەیت کردووە گەنجیش لە وڵاتەیەمە ئەنی زۆربیان دەیانوێت کاری ڕێکخراوەیی بکەن بەڵام لە کاتێکدا ئەو پرسیارە دێتە ئاراوە گەنجێک کە خاوەن شەهادەیەکی بەرز بێ بەڕێزت دەڵێ زۆر ئاساییە گەر ئاو بفرۆشێ بۆ لە لای ئێمە لە لای هەموو کەسێک زۆر ئاساییە ئیشکردن نەجابەتە بەڵام کاتێک دەبینی ڕێکخراو و حیزبەکان گەنجێکە و شەهادەیەکی باشی هەیە بەڵام لە هەمان کاتا گەنجێکە و بەرخۆری حیزبە ئەمە لە ناو هەموو حیزبەکانە دەبیندرێ و لایەزال کۆمەڵە نمونەی خراپیشمان هەیە ئەمە وا لەو گەنجە ناکان ناومێت بێ وا لەو گەنجە ناکە کە خاک و نیشتیمانی خۆش نەوێ تا ڕادەیەکی زۆر سەربەستی و ئازادی خۆی لەدەستەدات ینی ئەمە بەداخەوە ینینێکی دووسەرەیە ینی وەکوینێک وایە هەردوو سەری ئەبڕێ ینی بڕوا ئەبڕێ بگەڕێتەوە ئەبڕێ لەبەرەوە ینی هەم دەسەڵاتی سیاسی کەڵم دەسەڵاتی سیاسی مەبەستم کۆی سیستمەکەیە سیستمەکە پێک دێت لە هەموو حیزبەکان زایدەن حکوومەت پەرلەمان و هەموو ڕێکخراوانی معنین بەکاری سیاسەتۆمانە هەموو ئەمە پێک دێت بە کۆمەلگاکەشمانەوە بە ماوترێت مەسەمە سیستمی سیاسی وڵاتێمە ئەم سیستمی ئەمە کەم و کوڕی هەیە و نەیشی توانیوە ینی ئەم هەموو توانە گەورەی گەنجان ئەمە موینە بێ بەرهەم بێنێت بەکاری بێنێت هەریەکە بۆ بواری خۆیان بۆ بواری جیاجیاوەمانە و تەنانەت
یعنی ئێستاکە ئەم بە لێ شاو خەڵک ئەڕوا بۆ هەندەران بۆ وڵاتان نچن بۆ ئەوروپا خۆمی بە دوای هەلێکی تری ژیانە ئەگەڕن کە باشتر بێ شایستەتر بێت لەمەی کە ئێستاکە هەیەی دیارەمە بەشێکی زۆریشی اقتصادیە بەشێکی ئەوینە و بەشێکی تری هەیە ڕەنگە مەسەن پەیوەندی بۆەوە هەبێ و ئینسانەت و مەحیترێ بێتەوە بەڵام ئەماگەر بە هاتایە و دەسەڵاتی سیاسی کوردی لە زیاتی ئەوەی ئێستاکە ئەچێت لە وڵاتانەوە کرێکار و ویدی جۆرا جۆرە هێنێتە ئەم وڵاتە ڕەنگە بۆ بەشێک لە بیان بۆ بوارێ دوو بوارێ من پێویستمان بۆەوە بێتوانە بەڵام لە زیاتی ئەمە بیتوانێت ئەمانە بکات بە هەلی کار بە فرسەتێک بۆ ئەم گەنجانەی ئێمە نەوەیەک لە ڕێز و احترامەوە یان بە جۆرێکی تریشە توانرێ ئەمە بیری لێ بکرێتەوەمانە هەم گەنجانی ئێمە هەر ئەڕۆن ئەچن خۆشیانەدەن بەو ئاوەیە ڕێگای هاتوونە هاتەگرنە بەر لەوانەیە دەربچنەوە بەشێکی زۆری خەڵکیش دەرناچێت کەوێتە ئاوە ئەخنچێوەمان باشە وڵاتی ئێمەیان ئەم نیزامە سیاسی ئێمە ئەم دەسەڵاتی ئێمە بیری لەوە نەکردوێتەوە بێ ئەم گەنجانە بە شێوەی ڕێکخراو ڕەوانەی دەرەوە بکە بۆ نمونە وەکو تۆ چۆن مەسە کرێکاری بیانێنی تێرەنە واشتوانی مەسەم گەنجەی تۆ بەم واقعینی خۆی رازینەوە تۆش نتوانێەوە ئەو هەلیکاری بۆ بڕەخسێنیکە و بتوانێت دینی خۆی جێبەجێک ئەگرێ ڕەوانەی ئەوروپا بکرێن مەسەلەن بە کۆمەڵە یاسا و ڕێسا ڕێک بخرێتەوەمانە و گەنجانە تەمەنیانەوە نەوێنیانەوە نەبێ ئایا خێزاندار بن خێزاندار نەبن مەسەن بۆ ئەوەی هەم لەو وڵاتی کە ئەڕۆن بۆ خۆشیان نەبن بەبار بەسەر وڵاتەکەەوە بتوانن کار بکەن بتوانین بکەنەوەمانەوە هەمیش لە کاتێکی تریشە ببێتە سەرچاوەیەکی داهات دیارە بابەتی اقتصاد بابەتێکی زۆر گرنگە یانی ئەم هەموو شەڕ و شۆڕ و اینەی کە لە دنیای ڕۆداوای بینین ئێمە ئەم سەرچاوی هەر هەمووی اقتصادە سەرچاوی هەمووی داهاتە یان ئەمە ئێستاکە کە گوزەرێت ینی بەشێکی ڕەنگە مەسەلەن شتی کللتوری مێژووییان ئێستاقاقاتیان حقوقی تربێکە مەزەوە شەڕی ئێستاکە رووسیا و ئۆکرانیامی کە رووسیا پەلەماری ئۆکرانیای داوە ینی بەشێکە لەوانە ینی گەشتنە بە ئاوەکان و بە سەرچاوەکانی وزە و نێنی ئەوەی پەیوەندێکی یان ئەوەنەی هۆکارەکانی ئابوووریە و ئەو شەڕش بەرامبەر دیسان بەرامبەر بەغەرە بکات ئەوەنە هۆکارەکە هۆکاری تر نییە لە غێری ئابووری ینی ئابووری شادەماروینەکەیە کە یان ئەڵێ هۆکارە سەرێکێکەیە بۆ بەرپاکردنی ئەو شەڕەوە بۆیە ئابووری بابەتێکی گرنگە ینی ئێمە داهاتێکی زۆر هەیە لە وڵاتی ئێمەیە بەداخەوەرچەنەوە دەرەوەی بابەتەکە ئێمە نامێ قسەی لەسەر بگەم بەڵام داهاتە دانی ڕێک نەخراوە بە شێوەیەکی وا لە ڕێگای حکوومەتەوە کە هەموو خەڵک لی سوودمەند بێتوەمانە گەنجێک کە پاشەوەنە ساڵ خوێندن تەواوەکات دیارە هەر ئەوانە ناکە خوێندنیان تەواو کردووە زانکۆ و پەیمانگاکانیان تەواو کردووە ئەوانەشی کە شەهادەیان ینی ڕاستیە ینی ئەوە پێویستی بە چۆن ئەڵێ ئەوە حاڵەتێکی تایبەتمەندەوە پێویستی بە زیاتر گرنگی پێدان هەیە تووشی توانا و وزەیەکی گەنج ئیتر بەهۆی ژینگەکەی بێ بەهۆی باری خێزانی بێ بەهۆی بە هەر هۆیەک بێ لەو هۆیانە خوێندنیان تەواو نەکردووە کە خوێندنیان تەواو نەکردووە ئەمڕۆکە ئەوانە ینی بە شێوەیەک ڕژاونەتە ناو کوچە و کۆڵان و بازاڕەکانەوە پێویستە ینی زیاتر ئاور لەوانە بدرێتەوە کە تا بەلا ڕێدا نەڕۆن لە پێناوی بژێویە کاری ناجۆر نەکەن و ئەمانە لەبەر ئەوە ڕەنگە مەسەلەن داوای لێبوردنەکەم بەس ڕەنگە کە خوێندنیشی تەواو نەکردبێ و نەگەشت بێتەوە ئاستانە ڕەنگە لە ڕووی وشیاریشەوە کەمتر ینی وشیار بێ لەوانی کە زانکۆکانیان تەواوکردن جا هەر بالموناسەبە ینی کێمە قسەمان لەسەرەوە کرد یانی وشیاری یەکێکە لەو بابەتە زۆر گرنگانی کە پێویستە گەنجانی ئێمە وشیار بن وشیار بکرێنەوە و بەداخەوە ینی بەشێکی زۆری ئەمە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە پەیوەندی بە سوڵتەی سیاسیەوە هەیە پەیوەندی بە نظامی سیاسیەوە هەیە کە دەبێت ئەم هەلانە بڕەخسێنێەوە ئەو هەلانە بڕەخسێنێ کە گەنجێکیش تەخەڕوجەکە ئینەکات بیکا بە خاوەن ئەزمون لە ڕێگای مەسەلەن جۆرەها خولی ینی پەرەپێدانی تواناکانی مرۆیی بە تایبەتی لە بوارە جیاجیاکانە مەسەلەن وەکو باسمان کرد بەبێ جیاوازیانی هەموو سنفەکانی تعلیمەوانی کە لە زانکۆکان و پەیمانگاکان تەخەڕوجەکەن پێویستەکان لە دوای ئەوەی تەخەڕوج ئەکەن ینی ئەمانە هەلی کاریان بۆ بدۆزرێتەوە پێش ئەوەی بخرێنە بەر ئەو هەلایان بچن بۆ ئەو کارە پێویستەکە ینی خولی جۆرا و جۆر ببینن تواناکانیان بەهێزتر بکرێ پەرەی پێ بدرێەوە وای لێ بکرێ مەسەلەن ئەمە لە نەتیجەیە کەسێکی اینی لێ دەربکرێتەوەمانە و ئەمەش وا ئەکات تۆ لە دواهاتووە ینی تۆ کۆمەلگایەکی تەندروستە دەبێت یارە تۆ گەنجێکی ژانی پێویستی بە ئەوەنە ساڵ ئەزمون هەیە
تاکو مەسەلەن بۆ نمونە لە 25 ساڵی 24 ساڵی تەخەڕوجی کردووە لە زانکۆ یان لە 22 ساڵی تەخەڕوجی کردووە پێویستی بە چەندین ساڵ هەیە مسەوە لە وەزیفەیە ئەگەر ئەو کەسە دابمەزرێ بۆ نمونە یەکەم جار کە دامەزرێت بە پلێشی وەزیفی دامەزرێت دوایی پێ بە پێ ساڵ بە ساڵ تەدەڕوجەکە سەر ئەکەوێت ئەچێتە ناو بەشەکانەوە بێتە مەسوولی بەش ئەبێتە بۆ نمونە بەڕێوەبەری بەش ئەبێتە بەڕێوەبەری گشتی لە دایرە و شوێنەکانەوەمانەیە لەبەرەوە ینی هەموو ئەمە بەداخەوە گشتی ئەمە پەیوەندی بە ینی لە سەڵاتەوە هەیە پەیوەندی بە نظامی سیاسی کە ئێمە بۆ خۆشمانیانی بەشێکی تەقسیرە بەڵام بەشێکشی یانی نەزانینە نەزانینە ئەزمونمان کەمە بەڕێزە سۆیانی باسی شۆڕشت کرد لەسەر دەستی گەنجان زۆربەی شۆڕشەکان گەنج کردویانە ئایا ئێستا من دەبینم بۆ نمونە باوکێک کە هەموو ژیانی گەنجێتی و لاوێتی لە شۆڕشدا سەرف کردووە بەڵام تەمەشا دەکەی کوڕەکەی یا کچەکەی کە گەنجە زۆر پەشیمانن لەوەی کە باوکیان ئەو ژیانی گەنجی بۆ شۆڕشانە تەرخان کردووە چووکە لێرە بێهیوابوونێک هەیە کە تەمەشا دەکەی دەسەڵاتی سیاسی یا بەرپرسەکان زۆر ناومێدیەکی وایان خستۆتە دڵی خەڵکەوە کە تەواو ناومێد بوونە کە گۆڕانکاری ناکرێت ئەمە هۆکاری چییە ینی لە کاتێکدا ئەوانیش گەنج بوونە و لەوانەیە هاوڕێی ئەو کەسانە بوو بێتن کە لە شاخ و لە شۆڕشەکاندا پێکەوە بوونە ئەم گۆڕانکاریە خودیە بۆچی دەگەڕێنیتەوە کاتێک لە شاخەوە هاتۆتە شار وڵی کاکە پێشنگەمە هۆکاری زۆرە ئی ناکرێت بە هۆکارێک و دوو هۆکارێمە دەست نیشانیکەین بەڵام ئەوی کە هەیە یعنی ڕاستی پاشەکشەی پرۆسی حیزبایەتی و سیاست و بۆ نمونە خەڵکانێکی زۆر هەیە خەباتی کردووە ڕۆژێک تەمەنی لە سرف کردووە تەمەنی بەڕێ کردووە ئەوە بەشێکی ئەو خەڵکەش تیاش چوونە ینی بەشێ لەو خەڵکە نەیبوون بە قوربانی و شەهید بوونە بەشێکیش ماون ئەم بەشەی کە ماوە ڕەنجیان داوە ماندوو بوون و ئەرکیان کێشاوە و ساڵانێکیان ڕۆژگارێکی زۆر لە ڕۆژگارێکی زۆر سەخت و دژواردا ئەنێمانە هەڕەتی گەنجی خۆیان مەسەلەن لە پێناوی ئەو بیر و ئەندێشەیە داناوە کە کوردستان ئازاد بێ و ئێمەش کورد وەکو میلەتەکانی تر بگا بە و ئاستەی کە میلەتەکانی ترتیایەتیەوەمان ئەمڕۆ لە پاش مەسەلەن گەیشتن بە بەشێک لەم ئامانجانە کە ئێمە ئێستا ئازادیمانەیە تا نیوچە سەر بەخۆی یەکمانەیە حکوومەتمانەیە و حکوومەتەکەمان پەرلەمانی هەیە و لەو پەرلەمانەوە ئەنوا و جۆرەها یاسا تەشریع ئەکرێ و دەرەت سوێندرێ و بەشێشی ئەکرێتە هین بۆ حکوومەت کە جێبەجێی بکە و ئەو یاسایانەش چۆنەڵی دەقی ڕێنمایەوانی بۆ هەموو ئەمانە تەمەشاکرد ینی خەڵکێکی ئەمە هەیە لەمە بێ بەشە کەچی لە ڕۆژگارێکە ینی کەسێکی کارایان کە یا فەردێک بۆ کەسێک بۆ لەو کەسانی کە مەسەن بەشدار بۆ لەوەی کە تۆ بێ بگەی بە ڕۆژگاری ئەمڕۆکە کە تۆ پراوێزت خستووە فرامۆشت کردووە ڕەنگە بەشێکی زۆری داواکاریەکانی جێبەجێ نەکردووە کوڕ و کچی هەیە ینی هەست بە وجودی خۆیان ناکەن هەست ناکەن مەسەلەن ئەمە بۆ مناڵی شەیدانیش وایە کچ و کوڕی شەیدانیش ڕاستە بۆ بەشێکین کراوەمانە بەڵام بەشێکی زۆرمان هەیە ینی مناڵم پشتژۆخراون بەڵام وەکو پێویستکاریان بۆ نەکراوە و هەوڵیان بۆ نەدراوە بواریان بۆ نەڕەخساوە ڕەنگە پێویستی و کەم و کوڕیان زۆر جاوی کە جەنابەت باست کرد ئەو جۆرە هەستکردنە بە ناومێدی ئەوەیە کە تۆ ئەمڕۆکە دەست بۆ شتێکە بی کە نابێت ینی هەستەکەی ناومێ دەبیت ئەمە ینی پەیوەندی بە ژیانەوە هەیە ئەمڕۆ ژیان گۆڕاوەکو جاران نییە خەڵک بە لە تێنان و پیاڵە چایەکی دارە بکاتۆمانە لەبەرەوە ئەمڕۆکە جەنابتان نەبینن لە شارەکانە ینی مەسەلەن پێویستیەکان گەلێ زۆر بوون بۆ هەربیستە تۆ بیتە ناو ماڵێکەوە ینی پێویستت بە کارەبایە بە بەردەوامت بێ پێویستت بە ئاو بە بەردەوام هەت بێ پێویستت بە بۆ نمونە بڵێن ئاوی گەرمە بەردەوام هەت بێ بۆ شۆردن و ئەمانە پێویستت بە ئینتەرنێت هەیە پێویستت مەسە هەموو ئەم شتانە وەکو جێگیر و سابتی لێ هاتووە کە ئەمە بۆ خۆی بەداهاتەکرێ بە ئیمکانیات تەکرێتەوەمان و ڕەنگە خەڵکێکیش هەبێ ناتوانێت ڕۆ جێبەجێکە ئەمە سەرەڕای مەسەمە نەخۆشیە پێداویستەکانی داو دەرمانە جلوبەرگە نازانم چییە خۆراکە کە شتێکی ڕۆژانەیە ینی خەڵک ئەیستا ڕەنگە بەشێ لە کێشەکان خۆراک بێ ینی خەڵک هەر نازانێت چی بخوا ینی وای لێ هاتووە ئەمە شتەکان دووبارە بێتۆمانە بۆیە وڵاتی ئێمە پێویستی بە حرەکە و جۆرێک لە جوڵۆمانە هەیە پێویستی بەو کۆمپانیانە هەیە کە مەسەن کۆمپانیای گەورن وایسە بەشێکی گەنجیش خەڵکی ئێمە دامەزراون لەو شوێنانە بەڵام
ڕەنگە مەسەلا هەموو کەسێک ناتوانێت دابمەزرێ بۆ نمونە و کۆمپانیای کاری کە باسیەکەن خەڵکی ئێمە ناتوانێت بچێت دابمەزرێ ئیلا دەبێت لە ڕێگای مەسەلەن تایبەتی حیزب و ئەمانەوە ئەوش ڕەنگە هەموو کەسیش ناتوانێت ئەمە بێت یعنی ڕەنگە مەسە کەسێک لەو حیزبە بێت یان با هەر بڵێم واستەی هەبێت لەو حیزبەیە بتوانێت مەسە مناڵێکی بنێرێتەوە بەڵام ئەی خەڵکەکەی تر ئەو خەڵکی کە واستەی نییە ئەو خەڵکی تر کە مەسە ڕەنگی کێشاوە ئەو خەڵکانی مەسەلەن بەر شاڵاوەکانی تعریب و تەبعیس و بەرشاڵاوی ئەنفال کەوتن ئەوانەی بەر هێرشەکانی کیمیا باران کەوتن ئەی ئەوانەی کەوا بەر شاڵا و وینی گرتن کەوتن و خەڵکێکی زۆر مەسەلەن لەم شاری ئێمەیە بەدەیان کەسیانی ڕێکخراو بووە ینی پەیوەندیە بۆ بە تەنزیم و بە حیزبایەتی ئەمانەوە یان کار و چالاکی هەبووە گیراوە پاشان قسمێ لەوانە ئیدام کراون و قسمێکیان مەسەن دوای تەمەنێکی زۆر یان دوایی ئازاد کراون کە لە دوایەوەی ماوەی زیندانی خۆیان تەواو کردو بەڵام خەڵکێکیش هەیە ڕێکخراویش نەبووە و گیراویشە و بەشێ لەوانە تیاش چوونە باشە ینی حزب دەورێکی باڵای هەیە لە ناومێدکردنی گەنجان چونکە تەمەشا دەکەی گەنجەکانی خۆیان زۆر ئەکتیڤ نین یا بڵین بەرخۆری حزبیان دروست کردووە بەڵام کۆمەڵێکیشان کە بێلایەن ئێمە چۆن بتوانین ئیسفادە لەو تاقەیە بکەین لەو وزەیە بکەین کە بڕوای بەکاری ڕێکخراوەی نییە لە هەموو دنیاش کاری ڕێکخراوی کارێکی جوان و باشە بەڵام لە وڵاتی ئێمە دەبینین گەنجان زۆر ناومێت بوونە لە ڕێکخراوە سیاسەکان بە تایبەتی ئەوانەی دەسەڵات ئێمە چۆن وا بکەین دووبارە گەنج ئاشتکەینەوە لەگەڵ ڕێکخراوەکان ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی بێ ڕێکخراوی سیاسی بێ چونکە ئێمە ئێستا تەمەشا دەکەین لە وڵاتی ئێمە کۆمەڵێک ڕێکخراومانە بەڵام ئایا هەموو ڕێکخراوەکان وەکو یەکدیوان لە ڕاستیان بابەتەش زۆر هەڵەگرێ بەڵام بۆ نمونە جەنابەت باسی ئاشکردنەوەت کرد یعنی تۆ ئەگەر هەلی یەکسان هەبێ بۆ من و تۆ بۆ لەگە کەسێکی تریان لەگەڵ ئیشارەتە دابەوەی کوڕی بەرپرس و ئەوانە ئەو هەلی یان ئەو فرسەتەی ئەدرێ بە کوڕی بەرپرسێک ئەدرێ بە کوڕی بڵێن پێشمەرگەیەکی ئاسایی و ئەدرێ بە کوڕی مەسەلەن هەژارێک ئەمە ینی جەوهەری بابەتەکەیە لە سەرەتاوە قسەیەکمان کرد باسی عەدالەتمان کرد عەدالەت دەبێت تۆ ئەلێریا جێبەجێکی یعنی خەڵکێک کە ئەگەر تۆ یعنی بە نەتیجەیات ئەو هەرچی بکات چەند ماندوو بێت یعنی هیچ بەرهەمێکی دەست نەکەوێت وە هیچی یعنی بۆ ئەم کارە بکە یعنی کە جەنابەت باسی کاری ڕێکخراوەمان ناکەیت ینی حیزبایەتی لە هەموو دنیای پێشکەوتوترین دیاردەیە لە هۆز و عەشیرەت و لەمانەوە یعنی ترازا و ڕۆیشتۆ گەیشتۆ تاوەی کەوا بە کۆمەڵ خەڵکانێک هەیە بیر و بۆچوونیان نزیکە لەیەکەوە مەسەل لە حیزبێک هەیەکە گرنەوە ئەفکاری ئەو حیزبە لەگەڵ هی ئەوانە ئەگونجێت هەوڵەدەن بەیەکەوە مەسا پرۆژە جێبەجێکەن خۆ حیزبایەتی وین چییە خۆ یەکێتی نیشتمانی کوردستان خۆی پرۆژەیەک بووە هەر یەکێتی خۆی پرۆژەیەک بووە بۆ ڕزگاری نیشتیمان و بۆ سەد ئازادی میلەتەکەمان باشە وەم پرۆژەیە تایسش بەردەوامی هەیە کە کاتی خۆی سەرەتا مامزەلال لەگەڵ پەشێک لەو هەواڵانە ینی کە یەکێتیان دامەزران و خۆی پرۆژەیەک بۆ ڕزگاری نیشتیمانی و پرۆژەیە بۆ ئازادی بۆ ئەوەی کەوا میلەتەکەی ئەمە ژۆکو هاوشانەکەی ئەگە لێرە مەسەلە ئێمە و کاتە دەسەڵات بەدەست عەرەبەوە بووە یەکسان بێت هاوڵاتی دەرەجە 2 3 و 4 نەبێت جاوە لە ڕێگای سەربەخۆی کوردستانەوە بێت یان بەو ڕێگای بکە ئێستاکە مەسە بۆ ئەم سەردەمە بۆ ئێمە ڕەخساوە یان توانیمانە بەشێکی جێبەجێکەی لە ڕێگای دەستور و مادەکانی دەستور و ئەو مافانی کە بۆ کورد ڕەخساوە دیارەوە دەستکەوتی گرنگن کە ئێمە توانیمانە لە عێراقی تازە هیچ مافێکێ لە دەستوری عێراقیە لە یاسایە لە ناو دەستوری عێراقا کە ئیشارەت بۆ بکە کە گەنج هەم مافیە و هەم ئەرک بەڕاستیە لەم دەقەیەمنەوەم بیر نییە ینی مادەیەکی دیاریکرا و لەسەرەوە چەنەوە دەبێت لە زمانی اختصاسی خۆشوا بێکە یا ساحیب بەڵام شتێکی وان نایەتە بیرم بەڕاستەوە خۆ مەسەن بەڵام وەکو ئەوەی کە دەستور دەبن یاسای ینی باڵای وڵاتە بۆ ڕێخستنی پەیوەندی ئەم کۆمەلگای ئێمەیە بە حکوومەتەوە حکوومەت بە پەرلەمانەوە پەرلەمان بە خەڵکەوە بۆ نمونە هەموو شتەکان ڕێکەقاتەوە و لە ناویشە لە چوارچێوەیەکی گشتیا مەسەلەن ماف و ئەرکەکانیان دیاری کردووە ماف و ئەرکەکان بۆ هەموو هاوڵاتیانی وڵاتە و بەشێکش لەوە هاوڵاتیانی ئێمە گەنجن ڕێگە بەشە گرنگەکەشی گەنج بێتوەمانە بەڵام منە مێ ئیشارەت بۆ بدەم ینی ئێمە دەبێ هەلی یەکسان بڕەخسێنین
و ئەگە هەلەکە 100% ئێمە نەمانتوانی یەکسان بڕەخسێنین هەلێکی وا بڕەخسێنین بۆ گەنجانی ئێمە کە ینی هینیان هەبێت بێنە ناو کای سیاسی و کای حیزبایەت تووشەوەی تۆ ئەیبینی ئەمڕۆکە لە سەرۆکی وڵات و لە وەزیر و لە بەڕێوەبەری گشتی و لە هەموو تێکڕای ئەو ئینەیکەوە ئەمڕۆکە وڵات بەڕێوە ئەبەن و وزارەت و دایرەکان بەڕێوە بن هەمویان گەنجەکانی دوێنێ بوون و بەشێک لەوانە گەنجشن ئێستاکە ینی هێشتا گەنج نوانە بەڵام ئەمە دەبێت ینی ئەمە وا بکەین ئەمە فۆرمەلە بکرێت و ئەم دەسەڵاتی ئێمەوە بە تایبەتی حیزبەکان لەبەرەوەی ئەم حیزبانی ئێمە سوشی دەوڵەتی سەر بە خۆمان نەبوو من حەزەکە میشارەت بە هۆش بدەم سوشی دەوڵەتمان نەبوو خاوەنکیانی مستەقل نەبووینەوەمانە حزبیش لای ئێمە زۆر پیرۆز بووە سەر ڕای خەبات و ماندوو بوودی خەڵکەکان لە ناویە بەڵام حزب ینی وەکو دەستکەوتێک لە دەستکەوتەکان وایە بۆ ئێمە بۆ کورد باشە ینی وەکو دەستکەوتێک وایە کە تۆ مەسەلەن حیزبێکی گەورەت هەیە کە ئەمڕۆکە بتوانێت مەسەلەن لە ساحەی سیاسی ئەگەر وڵاتەکە یان لە دەوروبەرا بتوانێت مەسەلەن جوڵە بکاوە پارێزگاری بکاومانە بۆیە حزب بۆ خۆشی دەستکەوتێکە بۆ میلەتەکەی ئێمە زۆر باشە زۆر گرنگە من ئەمەوێ ئیشارەت بە یەک شت بکەم لە دوای پرۆسی ئازادی عێراق لایەنێکەیە پێی دەوترێ پەروەردار چەندە ئێمە لەوانەیە لە تەوەر دەرچین بەڵام ناکرێ خۆمان لەو بابەتە بە دوور بگرین کە پەروەردە فاکتەرێکی ڕئیسیە کە بتوانین گەنجی وشیار و گەنجی خاوەن عەقڵ و معریفە پێبگەێنین بەڵام تەمەشا دەکەی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە حزبەکان بە لێشاو کە چینێکەیە پێی دەوترێت چینی مامۆستا بۆ ئەوەی کوڕ و کچەکانمان بە شێوەیەکی جوان پەروەردە بکەن بەڵام دەبینی حزبەکان بە لێشاو مامۆستایان دروست کرد کە هیچی اختصاصی خۆی نەبوو هەنی من زۆر ڕێزم بۆ مامۆستا هەیە مامۆستا تاجی سەری هەمومانە بەڵام ناکرێ ئێستا من ببم بە مامۆستا من نازانم تعامل لەگە منام بکەم فاکتەری ڕئیسی ئێمە نایبینی کە لە پەروەردەیە غەڵەتمان هەیە وڵی کاکە پێشێک وەکو غەڵەت ئێمە غەڵەتمان زۆرە ینی خۆ غەڵەتەکان وەکوتەکان ناکەین بەشێکی تەقسیرەوە بەشێکشی ینی جگە لە تەقسیر بەشێکی پەیوەندی بە نەزانینەوەیە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت باسی ئەەکەی مەسەر ئێمە لە دوای پرۆسی ئازادی کە هاتیدەوە کرد مەسە هەوڵماندا لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشێک لەو دەرچوو ئینانە بێنین لە ڕێگای خولێکەوە کە خولێک ببین وەمانەوانە بکرێت بە مامۆستا بە تایبەتی لە خوێندنگا سەرەتاییەکانە باشە مامۆستایەکی هەڵا بەڵام پێم وایە بەشێکشیان سەرکەوتوو بوون ینی سوچەوانە خولیان بینی واکە ینی کراون توانایان کارا کراوەمانە بۆی کە بتوان ببن مامۆستا بەشێکی ژێ بن خۆم خەڵکە ناسم ناویشی مەسە هاتەوەی نیش بوو دوایی نەیکرد حەزی بە وەزیفەیە پەروەردەیەکەوە قسەی لەسەر دەکەم تێگەیشتم لەو قسەی جەنابەت لە ڕووی پەروەردەیەوە دیارە مەسەلەن تو هەر ئەم وزارەتە ئەم بەڕێوەبەرایەتیە پێکاڵی پەروەردە و خوێندن ینی یەکەم تەربیە دوای تعلیمە پەروەردە و فێرکردن لە ڕووی پەروەردەیەوە ئێمە ئێمە هەر هەموو ینی پاشەکشەی کردووە هەموو ناوچەکەش و بە عێراق ینی عێراق بەگشتی پاشەکشەی کردووە ئەمە وا دەکات گەنجێکی تەمەڵ دروستکەین بەڵێ ئەمە مەسەرەن کاریگەری زۆرە لەسەر داهاتوی ئەو گەنجە لەسەر ئەوەی کەوا ئەم گەنجە من نمونەی بچووکەیەنمەوە بۆ نمونی سە لەسەر مناڵەکانی خۆ نمونەت بێنمەوە من خۆم کا ڕۆشتم بۆ مەکتەب بە پێ ڕۆشتم باشە خۆم و هاوڕێکانم وانی کە لە دەوروبەر پێیەکەوە ڕۆشتین جاری وا بوو ڕێگای دوورمان گرتووە تاکو گەیشتوینەوەوانە مناڵی ئەمڕۆکە ناڵێمەون بەڵام سەتان نەوەتی ساری بۆ گیرا و لەبەر دەرگا هەڵێک لەبەر دەرگادا ئەمە جارێ هەر لە ڕووی جەستەیەوە تووشی تەمەڵی کردووەمان ڕووەکانی تری ئەوەی کەوام بۆچی خەڵک زیاتر جاران ئاعتیمادیە کردە سەر خۆیەوەمانانی بەشێکە لەوە ئێستاکە سیرەکەی جۆرەها ئەم خوێندن و مەکتەبووینە ئەهلیانە پیا بووە و لە ڕاستیشە مەسە خەڵکی بەتوانەوەوانە ئیمکانێتیان هەیە مناڵەکانی نێردەێنانە بە شێوەی شتر پەروەردا بن بەڵام مەکتەب و خوێندنگا حکوومیەکانات تا حدێکی زۆر بەراورد بەوانە فەرامۆش کراون یان ئاستەکەیان نزم کراوەتەوەمان لە ڕاستیشە ئەگەر تۆ بیهێنیتە بەرچاوی خۆت ساڵانە کە خوێندکاران دەرئەچن بەشێکی گرنگیان ینی بەچکە هەژارەکانن خەڵکی فەقیرن من داوای لێبوردنی شەکە بۆ قسەیەکەم بەڵام هیچ نەمبینی مناڵی مەسئولێک یا مناڵی وەزیرێک یا مناڵی گەورە دەوڵەمەندێکی ئەم وڵاتەی ئێمە لە یەکەمەکان دەرچێت
وەڕەنگە بوو بێتیش بەڵام حاڵەتی ئەوە نەکەمەوە کە من نایەتە بیرم کە یعنی کەسێک دیاری کراوە بێ بە نمونە بیاین نمێشکی خۆمانەوەوانە لەبەرەوە پێویستەکە حکوومەت بە تایبەتی ینی ئەنجومەنی وەزیرانی ترەمەکە لە عێراقیان لە هەرێمی کوردستان و ڕاستەوخۆ گرنگی بۆ بابەتە بدەن چونکی تۆ ینی ئەم داهاتووە کە ئەم گەنجانەی ئێمە ئەم مناڵانی ئەم ڕۆکە ئەسنە خوێنگە داهاتوی ئەمە بەدەسەوانەوەیە و چەند خەڵکێکی کارا بن چەند خەڵکێکی بەتوانا بن چەند خەڵکێکی بورە شارەزاو بە ئەزمون بن ئەوەنە یانی داهاتی وڵاتێکی ئێمە گەشترێ بێ واگە خەڵکێکی وەک چۆن ئەڵێ کۆڵەوار تۆ بەینی بەرهەمبێنی تو ئەمانە بڕوات بێت ینی لە پێش هەموویە ینی ئەوانە تیاچن کە ئەم وڵاتە بەڕێوا بنەم زۆر باشە بەڕێزاس و بەرنمەکە بەرەو کۆتای ڕوە ئەمەوێ پرسیارێک بکەم ئایا تەکنۆلۆژیا لەم سەردەمەدا کاریگەری لەسەر فکر و هزری گەنج دروست کردووە لە ڕووی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا و بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان وڵی بەداخەوە کاریگەری کردووە خۆی دەبوو کاریگەریەکی ئەوە بێت ینی ئەرێنی بێنەک نەرێنی ئەنی ئیجابی بێنەک سلبی بەرەو باش بێنەک بەرەو خراپ بەڵام لە ماڵێکی خۆمە کورسی خۆمەکەم ڕاستێکی پێت بڵێم تەمەشای خۆمەکەم یعنی ڕێگەم تەکنۆلۆجیایی بەشێکی بۆ وەرگرتنی زانست و مەسەرەن شتی ئەوانی کە پێویستمە بێ بەحسەکەم وەگەڕێمتیایە بۆ خوێندنەوە یان بۆ ئیتڵاع بۆوانە من بەشێکشی ڕەنگە ینی هین بێدەی توانم نایی بنم تەرفیە سوشی تۆ لە ناوە بینانەیە میدیانە ئاگەڕێیت بەشێکی پەیوەدی بە هەواڵی سیاسی ئەمانەیە چی هەیە چینە سەرقاڵێکی بەلاشە تا حدێک تووشی لە 5 دقە لە 10 دقەیە لە هەواڵەکانی لە تەلەڤیزۆنیا لە سەتەلای تاتوانی وەریگریەوەی کەوا لە میدیایە تاوتویەکەی تۆمانە لە ڕاستیدا کاریگەریگە لێ زۆرە بەڵام من هەست ناکەم و کاریگەریە کاریگەریەکی ئەرێنی بێ هەستەکەم نەرێنی زۆر باشە وەک خۆت کە ئەزمونت ئەوەندەی منیژە ئاگادار بم کە ژیانی گەنجی و لاوێتیت لە ناو ڕێکخراوێکی سیاسی بەسەر بردووە ئێستا بەرهەمەکەی چنیوەتەوە ئەمە لەوانەیە سوالێکی زۆر شخصی بێ پرسیارێکی زۆر شخصی بێ و وەڵامدانەوەشی لەوانێت تا ڕادەیەک قورس بێ وڵی پرسیارەکەت ڕاستەکەی زۆر تایبەت و شخصیە بەڵام من میسالەکە لەسەر خۆ من مەرز نییە ینی ڕێگە من وەکو ئەو گەنجانی کە باسیەکەی بەهینی ئەوەی بە ئاواتی خۆی نەگەیشتی بێت ڕەنگە من بەشێکیم جێبەجێ کرد بە بەشێکی مابێ ئەی نەگەیشت بێتم بەوە بەڵام کرێ لەسەر هاوڕێکانمان بەشێک لەمانی پەیوەندی بە ژینگەوە هەیە بەشێک لە پەیوەندی ینی ڕەنگە پەیوەندی بە خودی خۆشتەوە هەبێت تا ڕادەیەک بەشێکشی پەیوەندی بەوە هەیە بەو دەسەڵاتە چۆنڵی مرکزیە هەیە کە ئێمە هەمانە هەم لە حیزبەکانە گەشتبینی بە گۆڕانکاری لە ناو یەکێت نیشتمانی کورسان لەسەر دەستی گەنجەکان حەزەکەم لەسەرم بابەتە هەڵوەستەیەک بکەین بەڵام بە گەشتبینم بەڵام وەگەڵێ بە مەرج گەشتبینم بەوەی کەوا ئەم ینی گەنجانی ناوێکێتی یان ئەو گەنجانی کە ئەمڕۆکە ینی بەشێکن لە پێکاتی یەکێتی زۆر گەشتبینم بەوەی کەمانە بتوانن داهاتوویەکی مسۆگەرتر باشتر بەپێی ئەم سەردەمە ئێستاکە هەیە بۆ یەکێتی یای بۆ داهاتووی میلەتەکەمان کاڵێ نێچێتی مەبەستمان لەوەیە کە ئێمە خەباتەکەین لە پێناوی کۆمەڵی ئامانجی گشتیە بەوە گەشتبینم بەڵام بۆ مەرجەی مەسم من با ڕاشکاو بینێمە مەسە تۆ گەنجێک جەنابەت گەنجی تۆ ئێستاکە ڕاستەوخۆ بین جەنابەت بەرین لە کایەیەکی سیاسی لە کایەیەکی حکومڕانی ئیداری لە شوێنێکە جەنابەت دابنین وەکو گەنجێک تۆ گەنجێکی تازە تەخەڕوجت کردووە مەسە هیچ ئەزمونێکت نییە شارەزاییەکت نییە من پێم وایە ئەو گەنجانی ئێمەگە تەهیلیان کەین ئامادەیان کەین سازیان کەین بۆ داهاتوو ینی ئەو بەرهەمەی زیاتر لێ ئەچنینەوە وەک لەوەی کەوە ڕاستەوخۆ بڵێ نەمە گەنجاخە خۆ گەنجە ڕاستەوخۆ خۆ تۆ گەنج فڕێدیتە ناو کایەکەوەگە تۆ چەکدارن نەکردبێت کەسێکای نێریتە شەڕێکەوە چەکی پێ نەبێ فشێکی پێ نەبێ لەو شەڕاتیاچێ و ئەم گەنجی ئێمە شاوهایە ئەنجامەگە نەوەی شەیدانن ئەگەر نەوەی تێکۆشەرانن و ئەگە گەنجی گشتی وڵاتێکی خۆشمان وەکوتم ئەبێ هەلی یەکسانیان بۆ بڕاستێ من باشترین شت بۆ ئەمە ئەڵێم مەسە دەبێت تێکەڵ بکرێن بۆ نمونە بابانیەوە بە نیوەی گەنج بێ نیوەی مەسەلەن لە دێرینەکان بێت لەوانی کە تەمەنیان هەیە یان ئەزمونیان هەیەوەمانە و هەم بەهینێکی سەلیم ینی بە ڕێگایەکی دروست و تەندروست و
سەلیم نەک بە ململانی و لە ناوبردنەوەمانە و بەداخەوە مەسەڵەن ڕەنگە نمونەمان هەبێت لە 1-2 ساڵی ڕابردووە مەسەن کۆمەڵە تێکۆشەری زۆر تێکۆشەری دێرینی مەسەلام حزبی ئەمە وەلاندرا بەهۆی ئەوەی کەوا مەسەلەن بەشێک لە گەنجان هاتنە سەر کاروەمانە و ئیسلام ڕۆکەش ئەگەر بڵێم گەنج لە ناو دەسەڵاتی ئێمەیان نییە هەیە لە ڕاستیە بەڵام دەبێت ئەم فەزایە ئەم مینە فراوان بکەینەوە بۆ ئاسی گشتی کۆمەلگایانی هەموو کۆمەلگا خەڵکانێکی ئاسایی کە دێت لەگەڵ تۆیە کارەکەیان دێتە ناو ڕێکراوێکەوە بەینی خۆی خەباتەکە تێ ئەکۆشێ لە پێنایەوە ئامانزانی کە تۆ هەتە یانە و بەرنامەی کە تۆ هەتە جێبەجیکە بەڵام هیچ زۆرە فرسەتێکی پێ نەدەی بەیانی تۆ لە دەسەڵات تا بەشداری پێ نەکەی ئەمڕۆکە ئێمە لە ناوێکێتیا ئێمە سەرۆکی حیزبەکەمان ئەمڕۆکە گەنجە مثلەن سەرۆکی تیمی ئێمە لە حکوومەتتا گەنجە کاکرێت سەرۆکی حکوومەتی ئێمە حسابە و بەشێک لە وەزیرەکانمان و لەوانەی کە بۆ بەغا نردویانمان بەشێکیان گەنجە حتا لە پەرلەمانتارەکانیش ینی خەڵکی گەنجمان ئەوە کردووە بەڵام لە ڕاستیدا مەسەلەن تۆ گەنجێک هەڵقوڵاوی ناو خەڵک مەسەریان خەڵک خۆی بێوێت جیاوازە لەگە گەنجێک بۆ نمونە من کەسێکەکەمە پەرلەمانتار لە بەغا بەڵام بە سەپاندن دایەنم لە ناو خەڵکەوە هەڵی نابژێرمیان داوای ناکەمەوەمانە ئەمانە دەبێت هەمووی ڕێک بخرێتەوە. زۆر باشە بەڕێز ئاسۆ خۆشحاڵ بووم ئەم بەیانیە لەگەڵ تۆ بەرنامەم کرد. سپاس بۆ زەنابتان سپاس بۆ تەلەڤیزیۆنی کەرکووکیش. بە چوارینەیە کۆتایی پێدێنم کە دەڵێ بیرمەند پیر نابێ مەڕوانە سەری گەنجینەیە کە پڕ لە سەروەری بیرمەند پیر نابێ تا دەمرێ گەنجە گەنجی دەبەنگیش تا دەمرێ گەوجە. لێرەدا دێمە بە کۆتایی بەرنامەی بۆ جێبەجێکردن هەتا بەرنمەیەکی تر و تەوەرێکی تر و دەستەواژەیەکی تر و چەمکێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.